مامۆستایەکی بەڕێزی ئەو وڵاتە چیرۆکێک دەجێڕێتەوە و دەڵێت جاران دوو کەس پێکەوە لە سەربازیدا دەبن، کەسێکیان عەرەبە و خەڵکی جنوبە و کەسەکەی دیشیان کوردە و خەڵکی شاری هەولێرە. لە کاتی سەربازیدا کەسە کوردەکە لەگەڵ پیاوە عەرەبەکە دەبنە هاوڕێ و سەردانی ماڵی کەسە کوردەکە دەکات. ئەو کووردە زۆر جار دەڵێ ئەو کەسە کەسێکی غەریبە و ماڵی لێرە نییە، دەیباتە ماڵی خۆی و هاوکاری دەکات و زۆر ڕێزی لێ دەگرێت. ڕۆژ دێت و ڕۆژ دەڕوات، سەربازیەکەیان تەواو دەبێت و ئەو کەسێک کە عەرەبە و خەڵکی جنوبە دەگەڕێتەوە شوێنی خۆی. ڕۆژێک کەسە کوردەکە ئەوەی ماڵی لە هەولێرە وەکو وەفایەک دەوێت سەردانی هاوڕێیە کۆنەکەی بکات. کۆمەڵێک دەست و دیاری دەکڕێت و بە دەست و دیاریەوە سواری ئۆتۆمبیلێک دەبێت و دەچێتە جنوب و ناونیشانی کابرا عەرەبەکە دەدۆزێتەوە و لە دەرگای ماڵەکەیان دەدات. بەر لەوەی ماڵەکە دەرگاکە بکەنەوە سەیری خانووەکە دەکات، خانوویەکی بچووکە و دەرکەیەکی یەکدەری هەیە و پێدەچێ حاڵ و گوزەرانی خاوەنی ماڵەکە زۆر باش نەبێت. کابرای کوردیش بە کۆمەڵێ دەست و دیاریەوە ڕۆیشتووە و پێی وایە ئەو کەسە پێشوازیەکی گەرمی لێ دەکات. تاق تاق دووبارە لە دەرگا دەداتەوە و کەسەکە دەرگا بەسەر هاوڕێیە کۆنەکەی سەربازیدا دەکاتەوە، بەڵام چۆن دەرگاکردنەوەیەک زۆر بە سارد و سڕی. ئەو کەسەش پەشیمان دەبێتەوە لەوەی کە ئەو برادەرە کۆنەی کە لە کاتی سەربازیدا هاوڕێی بووە چی نەما بووی نەکا لەو کاتێکە لە وڵات و شاری خۆیدا نەبووە، بەڵام ئێستا پێشی ناڵێ فەرم و بابچینە ژوورەوەش. بەرحاڵ کەسەکە ئەلەوێدا گومانی خراپ دەبات. ئەو شتانێک کە بۆ برادەرە کۆنەکەی کڕیوە و دای دەنێت و دەڕوا لە ڕێگا تا دەگەڕێتەوە شوێنی خۆی، دەڵێ وەڵاهی بەداخەوە ئەوەی لە بۆ ئەو کابرایە کردم هەمووی بە خەسار ڕۆیش. لێرە زەمان دەڕوا دوو مانگ سێ مانگی بەسەردا دەچێت. هاوڕێیە کۆنەکەی کە ماڵی لە جنوبە دەگەڕێتەوە و دێتەوە لای کوردەکە و پێی دەڵێ زۆر داوای لێبوردنت لێ دەکەم، دەزانم گومانی خراپت بردووە و وات زانیوە کە من ڕێزم لێ نەگرتووی، بەڵام دەمەوێ بابەتەکەت تێبگەێنم. وەڵڵاهی لەو کاتێک کە جەنابەت هاتی یەک ژوورم هەبوو، خێزانەکەم لە ژوورەوە منداڵی دەبوو، مامانم بۆی هێنابوو، نەمزانی چۆن بت بەمە ژوورەوە، لە ڕووم نەهات پێت بڵێم فەرموو. کابرا کوردەکە پێدەکەنێت و دەڵێ وەڵڵاهی ئەمن داوای لێبوردن لە جەنابەت دەکەم، لەبەرەوەی ئەوەندە گومانی خراپم پێبردی هەستم نەدەکرد کە شتێکی وا هەیە. خۆشەویستان سڵاوتان لێبێت، لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەمجارە لەسەر گومان بردن بە خراپە قسە دەکەین و لە هاوڵاتیانی خۆشەویست دەپرسین ئایا ئێمە لەسەر نیەتی دڵەکانمان کار دەکەین یاخود بەبێەوە ئەو کەسانە بناسین و گومانی خراپیان پێ دەبین. لەو بارەوە گفتوگۆ دەکەین و بابزانین چیمان پێ دەڵێ. ئێستا تۆ کەسێک دەبینی بە ڕوخسار وا دەزانی کەسێکی زۆر خراپە، بەس هەتا تێکەڵ نەبی لەگەڵی نازانی چۆن. گومانبردن شتێکی باش نییە. ئێرەمە لە دوو یەکدی دەگەڕێنەوە یەکدی بشینین. فەرمووی ئەو ئافرەتەیە من دەمبەر هەموو شوێنی سعاتم دەکرد. لەوانەشە ئەو کەسە لە خراپەی خۆیەوە گومانی خراپ بەچناوە. کەسێک کە گومانی خراپی پێکردی خۆتی لێ نێزیکەرەوە خۆتی پێ بناسێنە. چ قسێک تێ لەسەر گومان؟ کەس زۆر جوانە، ئەتۆ ئێستا هەتا کەسێک نەناسی بەدڵ هەتا تێکەڵاوی لەگەڵی نەبێتن نانزانی چۆنە. هەموو کەسێک وایە ئێستا من تۆ ئەگە تۆ هەتا لەگەڵت قسە نەکەم و نەزانم چۆنی نازانم ئێستا لەوانەیە ها بەوە گومانی خراپت پێ ببەم، بەڵام هەتا نەدناسم نازانم چۆنی. باشە ئایا ڕوخساری کەسەکە هی ئەوەیە کە ئینسان نەگەڕێتەوە لە بۆ نیەتی دڵی و یەکسەر گومانی خراپی پێ ببات؟ بالفعل ئێستا تۆ کەسێک دەبینی بە ڕوخسار وا دەزانی کەسێکی زۆر خراپە، بەس هەتا تێکەڵ نەبی لەگەڵی نازانی چۆنە. بۆ کارچێ ئێمە زۆر جار گومانمان بە خراپ دەبین بۆ هاوڕێکەمان بۆ دەور و بەرمان بۆ کەسانێک کە ناشیان ناسی. بالفعل دەبێ بە خۆت گومانەکە لە دڵی خۆتە دەبێ خۆت خراپی بۆیە گومانی خراپ دەبێت. ئەگە تۆ خۆت خراپ نەبی گومانی خراپ نابێ بۆی، هەتا تۆ شتێکەڵ نەبیت نازانی چۆنە. گومان بۆە زۆر بووە، گومانی خراپ بۆە زۆر بووە. ڕۆژگارەکەی ئێستا زۆر کەسێ لە خۆی بێزارە گومانی خراپ دەباتن، ئیشەکە وهانیە زۆربەی شتەکان ئەو حالی هاتووە. گومانی خراپیان پێ بردی؟ بەڵێ
زۆر شتەیە ئێستا نمدا حتا ئێستا برادری خۆم هەبە دەڵێ پێش ئەوەی بدناسم زۆر ڕقم لێت بووە گومانی خراپم پێ دەبێت شتێکەڵ بم لەگەڵت وانی باش ئێستا من تۆ ناناسم من تو یەکەم جارە قسە دەکەین بۆ دەبێ بێ ئەوەی کە بدناسم گومانێکی خراپت پێ بم یەکسەر بڵێم ئەکە و کابرایە ڕیشی وایە زرکەکەی ڕەنگەوە کەسێکی وا بێ ێ باشە ئێمە بۆ لەسەر نیەتی دڵەکانی خۆمان ڕئی نادەین و پێشەوەی کە گومانی خراپ بە کەسەکە بدەین بیر ناکەینەوە بەخوای بەعام وایە تشتاکە بەعام وایە ئێستا من تۆ هەر بیلفال ئێستا لە منەوە دەست پێ کردوتت ئاوای گومانی خراپ نەدناسم بە جلو بەرگ و ئەوە تا هەمومان وای زۆر بەمان وای ئارێوەڵ خۆت قەت گومانی خراپت بە کەس بردووە بەخوا لەخوا بە زیاد بنەوەڵە حتا من نەیناسم ئێستا زۆر شتێ ڤیددیوەک دەڵم بە هەتاتم شای پێشی نەکەم لە خۆمە بڕیار نادەم ئێستا کوتە ڤیددیوەک لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکان بەڵاو دەبێتەوە هەتاتم شای پێشی نەکەم قەت ئەوەی ناکەم بەس شتە خراپەکان بەحەز دەکرێتن بابەتێکی جوانت باس کرد بۆ نمونە لەسەر کورتە ڤیددیوەیەک کەسەکە تەلەفۆنەکەت سامت کە دواتر وەڵامی بدۆ سپاس دەکەین بۆ نمونە بابەتێک هەیە عنوانەکەی جیاوازە ناونیشانەکەی جیاوازە کەسەکە بەبێوەی ناوەڕۆکی ڤیددیوەکە بە تەواوەتی تەمەشا بکات یەکسەر جوون دەدات زۆر ناشینە تۆ تمشای پێشەشەکەی بکە خۆ هەمی وانە ئێستا لەوانێ لێ کورتە ڤیددیوە بەس شتە خراپەکەی دەرهاتووە تۆ تمشای پێشەشەکەی بکە لەسەر لەوانێ لەسەر شتێکی دیکە بێتن ئەو جوێندان و قسەکردنە تۆ تمشای پێشەکەی بکە بزان کابرا چی ئەڵێتن بە تەواوەتی تمشای ڤیددیوەکە بکە ئەو جا قسە بکە لەسەری زۆر باشە هەر لەسەر قسەی ئەو بەڕێزە مامۆسایەکی بەڕێز دەڵێت چوومە کەناری دەریایەک لە کەناری دەریایەکە بینیم ئافرەتی لێە بۆ نمونە جلی نیمچە ڕوتیان لەبەرە پیاوی لێە چەندەها کەسی لێە منیش تەمەشا و سروشتە جوانم کرد یەکسەر وتم ئەڵڵا خوای گەورە کە شتێک خەڵقی بکات چەند جوانە ئەو ڤیددیوە لە سوۆسیال میدیا و لە فەیسبوک ئەوانە بڵاو دەبێتەوە 2000 کۆمنتی ناشرین بۆ مامۆستا بەڕێزە دەدەن بەبێ ئەوەی کە بیر لە ناوەڕۆکەکە بکەنەوە ئەو مامۆستا بەڕێزە نیەتی چ بۆ لەو قسەیە مامۆستا وتوێتی من بە گومانی خراپ بۆ ئافرەتانەی کە جلی نیمچە ڕوتیان لەبەر بووە لەوێ گومانم نەبردووە بە نیەتی دڵی خۆم و نیەتە باشەکەی دڵی خۆم و سپاردووە بەخوا و بەو نیەتە باشە قسەکەم کردووە وەڵاهی خۆی لە حەقەتدا گومان بردن شتێکی باش نییە ئیسان لە ژیاندا ئەگەر 100% نەگاتە نەتیجەک 100% متمەئین نەبی لە شتێک باش نییە قراری سەریع بدە ئەمە لەبەر ئەوەی ئەوەندە قراری سەریع دەدەین تووشی هەڵەی زیاتر دەبین ئەوجا داوا دەکەم ئینسان لە ژیاندا یعنی قەلق نەبی و بڕیاری سەریع نەدا بڕیاری سەریع وە لە ئینسانی دەکاتن تووشی هەڵەی زیاتر بی جاری وایە بۆ نمونە کەسێک سەردانی خزمێکی خۆی دەکات بەبێەوەی کە بزانێ ئەو خزمەی کێشەیەکی هەیە ڕەنگە بۆ نمونە هەزارها مەعاناتی هەبی یەکسەر دەرە وڵی ئەو کابرایە زۆر بێڕێزە و پێشوازی بە گەرمی لە میێوان ناکات و شەردوی جارشکە ناچمەوە ئۆمارەی یەکسەر گومانی خراپ دەبات ئەمە بۆ لە ئێستادا گومانمان وها بەرەو خراپی دەڕوات بەراورد بە جاران کە خەڵک گومانی کەمتری خراپی دەبن بە خودایی خۆی دەزای چیە ئینسان ئێستا ئەگەر بەعام سیر بکەین خەڵکەکان هەمووی لەسەر عەساب دەژی یعنی چ لە ماڵەوە چ لە دەرەوە یعنی یەکو سیر بکەی دەبینی کەسێک جێت لێ دەبی لە سەهۆڕنێک دەکوژرێ کەسێک دەبینی مەسەن لەسە شتێکی بەسیت تووشی هەڵەی گەورە بووە ئەنی ئەوەیە ژیانەکە تۆزە قڕس و زەحمەت بووە لەسەر تاکەکان ئەوەیە قەت گومانی خراپیان پێ بردی زۆر حالەتە بووە زۆر دەکرێت بۆم باس بکەیت بە خودایی باسکردن وەکو زۆر شتەیە ئینسان ناتوانانی باسی بکە ئەنی بەڵام خۆی گومانبردنەکان زیاتر لە نزیکەوە پێت دەکرێت ئەوە نییە مەسەلەن ئەتو کە دۆستە ڕەفیقتە مەسەلەن زۆر جاری وایە زۆر باشترە لەوەی کە لە نزیکەکەت زیاتر گومانت پێ دەبە دەکرێت هەندێک شت بۆ نمونە تایبەت بێ بە خودی کەسەکان و باس نەکرێت بەڵام بەگە شتێکی لەسەر گومان بردن بە خراپە با قسە بکەین گومانی چی خراپیان پێ بردی بە خودایی ئەمە تا ئێستا نەگەشتە نەتیجە چیوە بەڵام هەشە مەسەلەن دروست بووە بەڵام ئەم کە کەسەکەم گومان بۆ کەس نابم و بە چاوێکی بەرز سەیری هەموو تاکەکانی دەوروبەرم دەکەم لەبەر ئەوەی بڕیاری سەریع نادەم و محاولەم کردووە قەت ئەوانەی دەوروبەریشم قراری سەریع نەدەن و تووشی گومان و هەڵە نەبن باش هۆکارەکە چییە کە کەسێکی وەها کۆنتڕۆلی نەفسی خۆت دەکەی و قراری سەریع نادەی لەبەرەوەی ئەوەی ئینسان دەبی سەیتەڕی لەسەر خۆی هەبێ
تووشی هەڵە نەبێ دایمەن کە قراری سەریعەتدا تووشی هەڵە بووی پەشیمانیش دادت نادا. هۆکار چی ئێمە هەمیشە گومانەکانمان بەرەو خراپی دەڕوات. هۆکار بەخۆی مجتەمع ئەگەر لەسەر پەروەردەی جوان پەروەردە نەکرا طبعاً دار بە خواری بچینی بە خواری گەورە دەبێ ئەمە پندێک پێشینانە کاتێک ئەمە پەروەردەی سەقەتمان هەبیتن ئەو کەسانەیە یاخود کە کەسێک میوانێک سەردانێکی دەکاتن بەخۆ لە کێشەشی دایە یان چ میوانەکە گومانی خراپی پێدەبا بەگشتی ژەو هەیە ئەو کەسی دەستە مارەی چاو دەجێری ڕخنەکی بگریتن چاو دەجێریتن ئەی بەچی لەو جێ بین تۆ لە بڕی ئەوەی برێدا یارمەتی دەمیان لەبار و دۆخی وەزعی پرسم لێرە ئەمە لە دوو یەکدی دەگەڕن لەوە یەکدی بشینین لە هەموو وڵاتانی دنیا ئەگەر جەنابەت سەردانی هیچ وڵاتێک بی تێدەگەی هەموو کولتور و مجتەمع و کۆمەلگایەک دەستورێکی بەخۆی هەیە دەستوری ماوهانە ئەمن ئێستا پێم بکرێ ئەو ماکەی دەست لێ دەشینم لەبەرچی لەبەرچ پێ دەرم لەبەرەوەی حەسوودیم بە تو دێک کە ناگەمە تو دەشت بینم لەسەروی منی کابرا دەستە جێیەکی لە بڕی ئەوەی دەستی ئەو مارە بیریا ئەو کەسە ئەو برادری ئەو ڕەفیقی لە ئیشی لە ژیانی لە سەفرەی لە سیاعی لە مەسەلەی مادی معنەوی مەسەلەی بابەتی ژیان لە بڕێەوەی هانیدا حتا ئەگەر بە قسەچی بیتن پێی برێ کاکە ئەو باشە ئەم لە بەرژۆندی تومە بەعکسەوە کاک ئەو قاتوری باتە لە تونایە کۆر وڵای ئەو سەماعش لە تونایە برام ئیشێککە بکە باشتر لۆتو لۆ نمونە وڵا ئەو کامیرەش لە تونایە کاکە ئەوە چێ دەستشل بە لە بڕێوی هانی دەم برم دەستت خۆشببی شەکی مبارەکە پیرۆزە ئەتو خەرکەچی لە زۆر بابەتی ڕزگار دەکەی بەو ماکەت و بەو سەماعەت و بەوەی کە بە باشە بەکاری بینی ئەوە چ زای میوانەی دەستی کابرا وەزعی توانە دەستە دەرێت جارە لای هێرولەی دەسو وڵات چمە ماری فرانیەوێ ڕۆژێکە بەڕاستی حسابیان لە بۆ من نەکرد کەرەوە لای ئەوەندە بە بێڕێزی ئەوەندە بە بەسەری زمانی قسان لەکردم هەر لە خوایەکم بۆ هەستم بڕۆم ئەو تەمەشا مارەی ناکە مارە وەزعی کووە مەراعەتی مارێکی دە تێدەگەت چ دەگوزارێ ئیمەش بەگشتی ئەو هاینە نەکمار هەر وڵات بە کاملی نە خەرک حەز دەکاتن بەرەو پێش بچی و نە بەکەمی هەیە ئەوشتە نارم هەمووی چکە پەنجەی دەستی موچیەک نییە خەرکەکە دایمەن ئەز دەکە لە وڵاتان خەرگەگەر یەکێک بیێش کەس بینی دەستی دەگرن سەری دێخن ینی هەری دەستینەوە گە بەربیتەوە بەرام لەگە ڕێز عورمەتم بە قاڕەی کاملی ئاسیای بە هەموو دەوڵەتی عەرەبیشتەوە ئەگەر کەسێک دیتیان بەردەبیتەوە دەرێ لێی دەشاپەچی لێ دەدەی هەربال موزیشی بشێ ینی زۆر بێڕەحمە شوین بەگشتی ئەمە زۆر کەسم دیتەوە لە بڕی ئەوەی کە لە دوو عیب بوو حاری خەرچی دیکە دابین و کێشەی لە بۆ زیاد بکەین گومانی خراپی پێ ببین بامە عوزری لە بۆ بینینەوە ئەگەر بێ سەرواقع ئەم کە دەبین جەنابەت چ بە میوانداری هاتمێک لە هەر بابەتەچی ئەم لە بڕێەوەی بێم ڕەخنت لێ بگرم لۆم هەیە برم کو دەتوانم یارمەتی دەم یان دەکرێت ببوورە شخصیشە بەس کو بتوانم یارمەتی دەم چکە هەز دەکەم وەزعەکەت باش نایەتە بەرچاوم ئیمە وهانێ بەخۆی گەر بێ سەرواقع بەرەفعلە نێستاگە بین مندارێک لەو زادەی دەسوڕێتن یان لە دەستەراتمە بیتن ئیمکانێت کامل و عیلەکەش دابین دەکەم ئەو مندارێنێتە زادەی چکە مستەقبەلی دەفەوتێ خۆت وای بەرێ بە خۆمامە ئەمن منداری خۆم دەخینی پێم گوتێ لە ناماری خۆم لۆی نییە لە ڕێی مەسلەی حتا ئەفلام کارتۆنیش ئیلا دەبی ئەو پاپایانە تەمەشاکە کە مندار و گەشەی دەکە و کو فێرە قسە دەبی لۆ نییە بچێ ناو تیکتۆچی ئەمە نمونەی بینمەوە دوونە لە مارە میوانەچی بووم هەر کەسی خۆمە مندارە گسکەکەی هەلە تەمەنی چیژەکەم عسارە لەزیک تیکتۆچی بوو چەند گۆرانی و زەلام و گەورە و گچکە گوتمە پیاوەکەی بابی گوتم زامە نەبی ئەگەر ڕخسە دەبی دوو قسەی بکەین عاج نەبی لێم یعنی حتا دەبی ڕخسەتی لێ وەرگریت چکە عاجز دەبی گوتم باشە تفکر لە مندارێکی تۆ مستەقبەلی دەدەچی ئەخ ئەو مندارە تەمەنی هەفتەش سارە ئافرەتی مۆدێرن و ستایلن و مەلاو شێخ و وڵات و شەڕ و هەرا و پێکەنین و مڕاهقە و شتان وەڵی معقول نییە هیچ معنای ئەم دار لێ سەرمێش شتێک دەچی ئەخۆ دەخینیتن ئەتو فێرە شتێکە و بەرنامە پرۆگرامانەی لۆ دابین بکەی کە لە دەستە خۆتە لە ڕێ ئینتەرنێتی بەرنامەی منداران جودایە لۆ گوتی کورە وڵات تااقەتم نییە هەر زۆر بە ئاسایش ئەگە تۆ خۆت خراپ نەبی گومانی خراپ نابێ بۆی دایمەن کە قراری سەریعەتدا تووشی هەڵە بووی پەشیمانیش دادت نادا ئەگەر کەسێک دیتیان بەردەبیتەوە دەرێ لێی دەشاپەچی لێ دەدەی هەربال موزیشی بشێ ئەتوار گومانی باش بە عوزری شەرعی لۆ بینەوە دەبی ئێمە گومان لە خۆمان بکەین کەەوە ئێمە خۆمان کەسێکی خراپین تەوەری بەرنامەکەتان لەسەر گومانە خراپترین شتیش هەم لای ئێمە و ومەتی ئیسلامی هەم لای ئینسانیەت و یعنی پەیوەندی بە دینی ژوانیە ئینسانی غەیرە دینیش گومانی خراپ شتێکی زۆر خراپە چی ئەو شخصەی گومانی خراپ دەکا لە من لە جەنابەت لە هەر کەسێکی ئەوە تعبیری خۆی دەکا لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چووە گوندەچی لەسەر ڕێی بوو کابرایەکی بینی کۆمەڵە سەحابەتی لەگە بوو فەرمووی ئەهلی ئەو گوندەی کوونە فەرمووی یا ڕەسوول الله هەمووی خراپن پێغەمبەری خوا فەرمووی ڕاست دەکا
پیاوێکی تری بینی گوتی بالەوە سوالکەین فەرمووی کاکە گیان ئەهلی ئەو گوندەی کوونە گوتی یا ڕەسوول الله وەڵڵی باش و خراپن فەرمووی ئەوەش ڕاست دەکە پیاوەکی دی بینی ئی سێەم گوتی ئەهلی ئەو گوندە و ئەو منتیقەی چۆنە فەرمووی یا ڕەسوول الله ئەوەی تێدایە پیاوی باشە فەرمووی ئەوەش ڕاست دەکە سەحابە زۆر پێیان سەیر بوو لە هەر سێکی فەرمووی ڕاست دەکە فەرمووی ئەوەی یەکەم کە گوتی هەمووی خراپن ئەوە تعبیری خۆی بوو بەخۆی خراپ بوو ئی دووەمیش باش و خراپ بوو ئەویش تعبیری خۆی بوو ئی سێم لەبەرەوەی بەخۆی نیەتەش ساچێ بوو گومانی خراپ بە کەس نابە هەموو خەرکەکەی پێ باش بوو ئەو جەمەرز نییە هەر کەسێک شتەی لە یەکەکی دیت و بە خراپ گومانی ببە ئەوە خراپە بە سەرهاتی زۆرە لە دین و لە ئیسلام لەسەر گومانی خراپ بەران وەختەکەتان زۆر لێ ناگرم ئەگەنا زۆرە لەسەر بەردەوام بە وەکو گومانی خراپ خۆی ئەمە کتابەکەم هەیە بە سەرهاتی پیاوچاکان باسی کابرایەکی دەکات لە مسر دەژی هەموو ئیش دەکا ئاکرێکاری دەکا هەموو ڕۆژێ ئافرەتێکی زیناکەر دەباتە ماڵەوە هەموو ڕۆژێش بتە عارەقەکی دەباتەوە خەرک زۆر بەخراپ مەلیکی ئەو شارەی والی ئەو شارەی نەخۆشیێکی گرسێ جار لە خەوێ پێیان گوت ئیلاجی سوولەکنە و پیاوەیە ئەوە لەسەر بەرنامەکەی جەنابتە گومانی خراپ کە بینی سێ جار لە خەوێ هیچ عیلاجێکی نەمابلۆ لە پیاوی بردیان گازیان کرد وت کاکە من نامەکن والی پیاوەشی عەمبار و فەقیرم و ئەمن عارە بە خوورتی بردیان سێ پێی لەسەر پشتیدانە خۆی گەورە شفای لۆنار گوتیان دەبی اعتراف کێت و چی فەرمووی ئەو ئافرەتەیە من دەمبەر هەموو شوێن نسیعەتم دەکرد تا بەیانی هەبوو هیدایەتی وەردەگر هەبوو هیدایەتی وەرنەدەگر ئەو بت لە عارەقەشم دەکرد لەبەر خاتری خوای گەورە دەمڕش کەمم دەکردەوە ئەوە لەسەر گومانی خراپ نابی گومان ببەی لەبەرەوە ئەگەر بە چاوی خۆشتان دەشتەی ببینی ئەتو هەر گومانی باش بە عوجری شەرعی لۆ بینەوە قەت گومانی خراپیان پێ بردووی نا گومانی خراپ بە کەس دەبەی نا نا الحمد لله ئەی هۆکارچی بڵێ من كو بيجي عربي ظني بيجي من السوق للبيت من البيت للسوق وبس لە ماڵەوە بۆ بازار لە بازار بۆ ماڵ باشە یعنی حەقت لەسەر کەس نییە من حق من كاسينيا بس كاس جاي يشم كاسينيا کەسی وایە حەقی لەسەرت اسم كاسينيا سەبا ئەگە قسەکە بکەین بۆ من ڕەنگە لەو بازارە کەسێک هەبێ بەبێەوەی کە جەنابەت بناسێ بەبێەوەی کە بزانێت چۆنی بەبێەوەی کە حساب لە بۆ نیەتی دڵی خۆی بکات و نیەتەکەی خۆی بەخوای بسپێری یەکسەر گومانی خراپت لەسەر دەکات چی دەکەیت لەو کاتەدا اي والله جاني من كبيجي تشبكم هيج ناكم هيج ناكم هەوڵ نادەیت کە عوزرەکی لە بۆ بینی و پێ بڵێ کاکە وەرە با تێ بگەین بظلم لو هذاك يا كم جار دواي اگر غلطي هبي تشك دكون وتوا يعني زيادة ناك شرناك کابراکی زۆر مسالمی الحمد لله والزور زور الحمد لله او باشتره او زمانه كابرا مسالمي باشتره زۆر باشە لێبوردا بەخشندەیە لێبوردا پیرۆزە لێبوردا چاکە هەموو شتێک وایە لەسەر ئەو مسالمیەی خۆت کەس گومانی خراپی پێ بردی زانی بتەوە نعم بالعكس بيجن باشتروها شكو او جيان كي زور خراب بيه زمان عينا زمانه بس كابرا خراب بيه فاقر اتو باش بي باشتره شكو هر كابرا خراب تسري كراست لە کۆتاییدا مسامح کەریم مسامح كريم چ قسەکت هەیە لەسەر ئەو کەسانەی کە گومانی خراپ بە کەسانی دەوروبەریان دەبێت ئەو کەسان نەخۆشن بەڵێ پێگومان نەخۆش ئەو کەسە ئەو نەخۆشە چۆن چارەسەر دەکرێت وڵات چارەسەر دەکرێت ئەگە خوا چارەسەری بکات دەنا چارەسەر ناکرێت بەرەو زیادی دەڕوایستا ئەو چارەسەرکردنە پێشەوەی کە خوا چارەسەری بکات بەڕای جەنابەت لە دەستە خۆمان نییە کە گومانی خراپ نەبێت دەستە خۆمانە بەس کەس بە قسە ناکە کەس بە قسە ناکە کابرا دەچێتە ماڵێک بەبێەوەی کە بزانێ و ماڵە کێشیان هەیە میشکلیان هەیە ڕەنگە مەسەرەن شەڕەکیان ڕوویدابی یەکسەر گومانە خراپی پێی دەبات دەڵێەوە حەزی لێ نییە خەڵک سەردانی بکات و میێوانداری بکات بەس ئەو نازانی مشکلێ ئەو ئایلەی چییە بەڵکی لەوانەیە پێشەوەی ئەو بچی مشکلەشیان هەبووە نابێت تۆ ئەکسەر قەرار بدەیت کە ئەوانە پێشوازی ناکەن بە شێوەکی باش شتیوات بەسەراتوە نەخێر قەت بەسەر ناتوە ینی گەیشتی ئەو تەمەنی کەس گومانی خراپی پێ نەبێت نەخێر پاس بۆ خۆ الحەمدولیلا جەنابەت ئەگەر هەر بستیەوە حەزم لێ هەمان پرسیاری ئەو بەڕێزە کە یەکەم جار وەم زانی کێشەی قوربان ساڵ دەبێتەوە کاتت باش ئەمنە تو ناناسم ئەتوش ئەمن ناناسی ئەمن دەچم لەکن ئەو برادری بەرامبەر دەرێمەوە کابراایکی زۆر خراپە ئەوە کابراایە کە بۆ نمونە لە مامەڵەکردن وایە یەکسەر گومانی خراپت پێ دەبم وە جەنابیشت دەزانی کە من گومانە خراپەکەم پێ بردی لەو کاتەدا چی دەکەی
یعنی بڵێم چی بکەم با من پێشەوەی جوابی پرسیاری جەنابەت دەمەوە گومان لە ئاساسە هەیە کەس نییە گومای نەبێ گومان دوو شێوازەیە گومانی باشە هەیە گومانی شتی خراپە هەیە ئەو شخصی کە ئەوی نەکا ینی ئەوە حاڵەتێکی دەرونیە نەفسیە حاڵەتێکی زۆر کەس هەیە پێش وەخت مثلا دەبینی شخصێک دەبینێ تەوقعاتێکی وا لە گومانێکی وا لە مێشکی خۆیان دروستەکە کە ئەو شخصێکی خراپە دەچێت لە نێزەکانی بازەکە دەڵێ و شخصێکی خراپە بەڵام چارەسەرکردنی ئەو شخصانە نێزک بوونەوەی سم خۆم لەو بازارێ هەر کەسێک گومانتی خراپ پێ بە خۆمی لێ نێزک بکەمەوە من ناوڕۆکی خۆمی پێناسێنم ئەوجا بۆ خۆی تەقیمەکە دەمە دەست خۆی تەقیم بکە لەو نوع کەسانەش زۆرن چاکترین چارەسەر ئەوەیە کەسێک کە گومانی خراپی پێکردی خۆتی لێ نێزکەرەوە خۆتی پێ بناسێنە ناخی خۆتی پێ بناسێت چکە لە دیکۆڕە لە ڕواڵەت تا زۆر کەسەیە کەیفی بە شخصەکەی تەنابیەوەی بیناسێت بەڵام لە کە خۆتت پێی ناساند ناوڕۆکە چۆن و چۆنی سەد ئەو شخصا گومانەکەی دەگۆڕێ کە ئەو کاتە هەسا گومانی خراپی لێکردی ئەو کاتا لە چێ بە باشە باست دەکات ئەگە داوای لێبوردنی شت لێ بکات ئەوە گە داوای لێبردن کە شتێکی گەورەیە کەسێکە داوای لێبردن لە کەسێکە ئەو گەورێتی خۆی دوێنێ کەس گومانی خراپی پێبردی زۆر لەسەر چی بوو لەسەر زۆر شت لەسەر ڕسق لەسەر جێم لەسەر تجارەتم لەسەر ڕەفاقەتیم لەگەڵ فلان و فلان زۆر کەس بەڵام ئەوەی کە بزانم گومانی خراپی بە زۆر لیان نێزک بوومەوە زۆر کەس ئەوەی کرد بۆ نمونەیە کرد بۆ بێنم کە لەو بازارە بەسەرماتوە کابراایك ڕۆژێک لە ڕۆژان ئەشام لە خارج وات پێویستیم بە دەوەرەقەی بوو لە برادەرەکەم وەرگرت دەوەرەقەوتم سەری مانگە دەمەوە سەری مانگ نەمتوانێت وتم بوورە تۆزێک تاخیرە بێ هەسا ئینفعالاتی دروستی قسەی ناخۆشوانە هەل ناو بازارەکە پێیان وتبەوە ئینسانێکی خراپە ئەو پارەت دەخواتەوە کە کاتێ پارەکەم داوتم کاکە و پارەکەتە زۆر مەمنون ماڵ تابێ ئەوش هەدیە منە بۆ تۆ شتێکی ڕەمزیم دایە وەکو هەدیا وتی من زۆر داوای لێبوردنەکەم وتم لە چی تو چاکر لەگەڵ ماگوڕ وتینە وڵای ناو بازارە بە خراپە باسییان کرد وتیانەوە کابراایکی ئاوە وتم کێ وتی فلان و فلان لە فلان و فلان من نەیانم دەناسی بەڕۆ ینی بە ناو یەکتریمان ناسی بەڵام نێزک بوونەوەمان نەبوو لەگەڵ یەکتری ناخی یەکتریمان ناس کە وردە لیان نێزک بوومەوە ناسیمیان ئەو کاتەی ساکە لە گۆڕا گومانەکە پێشیان منەوت ئێوە بۆچی واتەنگ بەس مەقسەدی ئەوەم بوو ئەو گومانەی لا چاکەمەوە ئەو گومانە سەقەتە و ناتەندروست و نادروستەی کە هەیەی بەرامبەر بە من بۆی ڕاستمەوە کە پێی بڵێم وانە بە شێوازێکی علمیانە بە شێوازێکی مادیبوون کە مادیبووم تاکو گیانمە سەر ئەوەی ئێساکە بڕۆ پرسیاری لێ بکە بڵێ فلانکە چۆنە بە باشترین سفەت بە باشترین شێوە باسی منەکە ئەگە داوای پارەی زۆرتریش بکەی بداتێ ئێستا من ئەو شخصا چەندی جار ئەو شخصی کە گومانە خراپەکەی لا دروست لا ئەو شخصی تر دروست کرد بوو چەند جار هاتووم پارەم داوتێ چەند جار پێویستی ئەشای کەوتێەوە پار بێن بەڵەوە بۆنە پار کەسێک بە خراپە باسی جەنابتی کردبوو هاتۆتە لای جەنابەت و جەنابەت هاوکاریشت کردووە هاوکاریشم کردووە بۆ توێمە بەشەرین بەش هەموو بەشەر قابلی ئەوەی هەیە قابلی ینی نە لە عەسری ئەمبیای دەژین نە لە کات و زمانێکە ئەژین ئینەکە مەسەلەن وەزعەکە ئێوە نەبێت ناو بازارە هەمووشت دەبینی وەکو سایەق تاکسی ئەنواع ئەشکال نەفەر دەبینێ لەگە ئێمەش لە بازارێن ئەنواع ئەشکال خەڵک دەبینی تو هەموو جیرانەکان دووەکو یەکە لە ماڵێ هەرێکە و شێوازێکە سەبارەت بە پرسیارەکە جەنابەتەوەی جەنابتان باستان کە زۆر ڕاستە لە ناو کۆمەلگای ئێمە گومانی خراپ گومان بردننی خراپ بە یەکتری بەداخەوە گەلێک زۆرە و ئەمە شۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ناتێگەیشتنی ئەم کەسە بەڕاستی بەرامبەر بێ ئەوەی من جەنابەت بناسم گومانی خراپ بە جەنابەت بم ئەمە تێنەگەیشتنی ئەم کەسەیە کە خوێندنەوەی نیە بۆ بەرامبەر ئەمەش هەموو دەگەڕێتەوە بۆ ئەو کەسەی کە چۆن جەنابەت هەڵەسەنگینی یان دەوروبەر هەڵەسەنگینی لەوانەش ئەو کەسە لە خراپەی خۆیەوە گومانی خراپ بە جەنابەت لەوانێ بە خۆسیفاتێکی لێ هەبێ وابزانانی هەموو خەڵک وەک ئەوە هەموو خەڵک وەک ئەو خراپە بەڵام لە هەرکە داوانە ئێمە پێویستە هەر یەکەمان لەسەر ئەساسی خودی تاکە پێناسی تاکە بکەین نەک بێ ئەوەی بیناسین گومانی خراپی پێ ببین ئەگەر گومانی خراپیان پێبردی بۆ نمونە من چۆم لە لای قزمێکی جەنابەت یا خۆت جیرانێکی جەنابەت گوتم و کابرایەکی خراپە و کابرایە بۆ نمونە سەرچێشی دەکاتە سرە من دەوێ من زەرەرمەند بم دەوێ من وابم قسەم لەسەر دەکات ئەگەر جەنابەت زانیت کە منە گومانە خراپانم بە تۆ بردووە
عوزری جەنابەت چ دەبێت لەو کاتەدا؟ بەڵێ ئەمە لەوانەیە بۆ من مووقفێکی نەخۆش بێت کە یەکێک بچێ بە شێوازی خراپ باسی من بکاتن کە لە واقعدا من لەوانەیە بەم شێوێ نەبم. ناشکرێ من یەکەم زار کە ئەم قسەیە لە لای من دەکرێتن بێم ڕاستەخۆ بێمە کە جەنابەت دەبێ بێم بە شێوازە چیوە بێمە کە جەنابەت کە جەنابیشت بین مەسا و قەنەعاتەی ئەو گومانە خراپەی بە من نەبەی. ئەمە چۆن نەکرێت بەوا کرێت کە من بوونی خۆم بسەلمێنم. ئەوانەی کە جەنابەت باست کردووە بۆ جەنابەتی ڕوون بکەمەوە کە لە ئەسڵ و ئەساسدا نییە. ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە بەرەکەت تێگەیشتنی هەبێتن عوزری لە بۆ بینیەوە وەسری لە بۆ بێنیەوە نەک ڕاستە خۆ بچی بە شەڕ و ئاژا و نەخۆشی چکات خراپە بە خراپە چارەسەر نابێ. ئێمە لە ئێستا کە کێشە ئێمە کە شەڕ و تونند و تیژی ڕووی لە کۆمەلگا ئێمە کردووە بەڕاستی نەبوونی تەفاهمە. لە نێوان دوو کەسەکە شەڕ و ئاژاوە ڕوویدا پێویستە یەک لە یەکی سەهەلتر بێتن و واقعەکان وەک خۆمان بخوێنینەوە بۆ ئەوەی کۆمەلگاکی تەندروست وە بۆ ئەوەی هەنگاو بنێن بەرە و ژانێکی ئاسوودا. دەستخۆشبی بەڕاشکاوی دەمێ بزانم قەت گومانی خراپیان پێ بردی؟ زۆر لەسەر چ بابەتێک لەو بابەتەی لەوانێ لەو بوارێک کە خۆم کاری تێدا دەکەم گومانی خراپ بە من بردراوە و لەوانەیە حەسادەت هەبی لەوانەیە بە شێوەک لە شێوەکان ناتێگەیشتن هەبی بەڵام هەرچۆنێک هەبێتن بەردەوام بوون وای کردووە کە گومانە خراپەکان بڕەوێنینەوە. ئێمەش هەموو کەس ئەگەر لەمە ڕازیبی دەبی ئێمە گومان لە خۆمان بکەین کەەوە ئێمە خۆمان کەسێکی خراپین لە هەموو واقعی وەیە باش و خراپەیە پێویستە ئەوانەی باشن پشتگیریان بکەین ئەوانەی خراپیشن دەستیان بگرین بۆ ئەوەی گومانی خراپ نەبن و واز لەو کارە قێزەوە نەبێن. دەمەوێت کۆتاییەکەی ئەم جارم لەم پرۆگرامەدا جیاوازتر بێت لەگەڵ پرۆگرامەکانی تر بە وتەی کەسێک کە لەناو پرۆگرامەکەدا قسەی کرد کۆتایی بەم پرۆگرامە دێنم. وتی لە بەسەرهاتی پیاوچاکان چڕۆچێکم خوێندەوە و سەرنجی ڕاکێشام لەسەر گومانبردن بە خراپە. وتی کابرایەک هەبوو لە وڵاتێکی عەرەبی هەموو ئێوارەیەک بوتڵێک لەمەی و ئافرەتێکی سۆزانی دەبردەوە ماڵەکەی خۆی. ڕۆژ هات ڕۆژ ڕۆی خەڵک زۆر بە خراپە باسی ئەو کەسەیان کرد. دەیانوت ئەو کابرایەکی خراپە و ئەو جۆرە کەسە خراپانە لە ماڵەکەیدا هەن و هەموو ئێوارەیەکیش بەلای لۆنێک کە بوتڵێکی مەی و عارەق و خواردنەوەی تێدایە دەیباتەوە ماڵەوە. ڕۆژێک هات کە کەسێک نەخۆش دەکەوێت و پێویستی بە چارەسەر دەبێت دەیبەنە لای ئەو کەسە و ئەو کەسە بە شێوەیەک لە شێوەکان چارەسەری دەکات. دیارە ئەو کەسە لەو جۆرە کارانەدا شارەزایی هەبووە. ئەلەوێ لی دەپرسن ئێمە زۆر بە خراپ لە جەنابەت گەیشتوین و ئەو گومانە خراپەی کە پێشمان بردووی دڵنیان لێ کە گومانێکی تەواوە لەبەرەوەی جەنابەت خراپی. ئەو کەسێک کە لەو ماڵەدایە و ئافرەتە سۆزانیەکەی کە ئەوان بینیویانە لەگەر بوتڵە عارەقەکەی بردوتەوە لە وەڵامدا پێیان دەڵێ وەڵاهی ئەو ئافرەتە هەموو ئێوارەیەک دەمهێنا ماری خۆم نسحەتم دەکرد و تاوام لێ کرد کە واز لە کارەکەی بێنێت. ئەو بوتڵەی کە ئێوە پێتان وابوو من دەی خۆمەوە هەموو ڕۆژێت دەمکڕی و دەمڕێشت لە پێناوی خوددا تاوەکو کەس نەیخواتەوە و تووشی گوناح و حرام نەبێت. خۆشەویستان ئێمە بە نیەتی خۆمان نیەتی دڵی خۆمان بسپێرین بە خوای گەورە ئینجا گومانی خراپ بە کەسەکان ببینەوە و ئەگەر زانیشمان گومانی خراپیان پێبردوین بە بەڵگە بۆ کەسەکان بێنینەوە. ئەسحابەیەکی پێغەمبەر ڕزای خوای لێبێت دەفەرموێت ئەگەر گومانی خراپیان پێبردی هەفتە حوزریان بۆ بهێنەوە تا لە یەکێکیان بڕوات پێ دەکەن. ئەمنە زۆر ئیبراهیمم هیوادارم گومانی خراپ بە کەس نەبین. خواتان لەگەڵ.